نازانم چونکە بەڵام ئێمە زۆر مەسڵحە کاری کرد ئێستاش چۆن کار شادێکیان بۆ خوێندنی زانکۆی شادێکی تریشیان بۆ دەست تەسەوڕیشەکەم کاتژێ لێدەسن ئێمەش هاتووین هەموو ئەشکالەیە کەوا ئەزانێن سپەیوەندی ناشتی مەش ئەوەی کۆلیجی زانکۆی عەشقا خۆمان چوو هەولێر هەر هەولێر دووە بەخی بۆ ئێمە ئاگاش هەموو ئێمە دوێدار تەمیز کراوە نەیکردووە سەڵابێتی جینەکەمان وە زیوتەوە ساڵانیش ئەو سێجار ساڵان دەستگاکانی ئاسایش و ئەگەر خوشکمە برامە کەس بەحاڵ ئێمە ئیجراعاتانە و دەورداتی هاتنی جنابی وەزیری پەروەردە دەکەین ئەمڕۆ دیارە کۆبوونەوەیەک لە دیوانی پارێزگای سلەیمانی ئەنجام درا مەبەستی کۆبوونەوەکە لە نزیکەوە دانانی ڕۆژشوێنی گونجاو بۆ کاتی تاقیکردنەوە لە هاوینی ئەمساڵدا بۆ قۆناغە جاجاکان بە تایبەتی قۆناغی بەکەلۆری لەم کۆبوونەوەیە بەڕێوەبەری ئاسایشی سلەیمانی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلەیمانی بەڕێوەبەری گشتی کارەبای سلەیمانی و بەڕێزان پۆلیسی سلەیمانی و بەڕێوەبەری گشتی ئەزموونەکان کە مامۆستا باپیر و جەنابی وەزیری پەروەردە تیا ئامادە بوون بڕیاری زۆر چاکوە درا کە من حەزەکەم جەنابی وەزیر عەرزی کا بۆ ئێوە و هەموو لایەک جەختیان کردەوە لەسەر هەماهەنگی لەو کاتەدا کە کاتێکی گرنگە بۆ هەمومان. زۆر سپاسی جەنابی پارێزگار دەکەم کە بەڕاستی فعلەن تێگەیشتنی ئەو ڕۆیای ئەو بۆ پەروەردە و گرنگی پەروەردە لە کۆمەلگادا زۆر ڕێکوپێک نیشانیدا ئەوڕۆوە پێشتریش دائیمان هەوڵی داوە هەموو پێداویستەکانی پەروەردە ئەوەندەی لە ئیمکانیەتی ئەو بیر جێبەجێ بکاتن. ئێمە لە 2/6 تاقیکردنەوەکانی وزاری پۆلی 12 ئامادەی لە هەرێمی کوردستان دەست پێ دەکا ئەو تاقیکردنەوانە پەیوەندی بە ئایندەی میلەتی ئێمە هەیە لەبەر ئەوەی تقریر مەسیری تەڵەبەیە ئایندەی خوێندکاران و قوتابیانی خۆشەویستە لە هەرێمی کوردستاندا و زۆربەی خانەوادەکانی ئەو تەڵەبانە چاوەڕێنە بۆی منداڵەکانیان ئایندەشی باش بەدەستبینی نمرەیەشی باش بەدەستبینی بۆیە هەموو کوردستان چاوەڕێی ئەو تەڵەبانەیە هە لەسەرەوە ساسە ئێمە ئەوڕۆ کۆبنەوەیان ئەنجامدا سەرەتا داوا دەکەین کە هەموو قوتابیان و خوێندکارانی خۆشەویست لە ڕووی نەفسیەوە ئارام بن قەلەق نەبن و گوێ نەدەنە هیچ قسە و قسەڵۆکێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان لە ڕاگەیاندنەکان باز دەکرێتن هەروەکو ساڵی ڕابردوو زۆر شت باس کرا دەگوترا بەڵام لە ئەسڵەوە دوور بوو لە ڕاستیەوە تەنیا چاواشەکاری بوو بۆیە تەنیا گرنگی بەوانەکانی خۆیان بدەن دڵنیا بن لەوەی کە وەزارەتی پەروەردە بە هاوکاری پارێزگارەکان بەڕێوەبەری گشتیەکان ئەو پەڕی جە و دەرەخسێنێتن بۆ ئەوی بە ئاسوودەی تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن و داوا لە هەموو دایکان و باوکانی خۆشەویستیش دەکەن کە ئەو ئەرزیەتە ئەو جەوە ئەو ژینگەیە بۆ منداڵەکانیان دروست بکەن بۆ ئەوەی بە ئارامی بتوان تاقیکردنەوەکان ئەنجام بدەن. ئەوڕۆ ئێمە کە لەگەڵ بەڕێز پارێزگار کۆبوونەوە بە خۆشحاڵیەوە هەموو دەستگاکانی سنووری پارێزگای سلێمانی ئامادەی خۆیان نیشاندا چونکە هەندێک شت هەیە لە دەرەوەی وەزارەتی پەروەردەی پێویستمان بە هاوکاری جەنابیان هەبوو بە تایبەتی هێزەکانی ناوخۆ بە تایبەتی پۆلیس ئاسایش
ئەو خەڵکەی کە دەیەوێتن بە شێوەیەکی نایاسایی تەداخلی تاقیکردنەوەکان بکە یان سوود لە هەندێک وەسائل وەرگریتن بێگومان ئێمە ڕێنماییمان دەرکردووە ئەوڕۆ بۆ ئەوەی کاری پێویست یان ڕێکاری پێویست ئەنجام بدەین و بەنسبەت کارەبا و ئەوانەشەوە بە هەمان شێوە جەنابی پارێزگار لەگەڵ بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی ڕێوشوێنی پێویست و گونجاو بە هاوکاری پەروەردەی گشتی سلێمانی دەگرنە بەر بۆ ئەوەی ئەو کار ئاسانیانە بکەن و خاڵێکی کە زۆر گرنگە بە نسبەت ئێمە مامۆستایانی خۆشەویستە مامۆستایانی خۆشەویست بەڕێوەبەری هۆڵەکان کە بۆ ئێمە فەقەرەی یان بڕبڕەی ئەساسی سەرکەوتنی ئەو ئەزمونانە گشتیانەنە لە هەرێمی کوردستاندا ئەمە دەزانین بارودۆخی ئەوان چەندە سەخت و دژوارە بەڵام دڵنیاین ئەوان چۆن پێشمەرگەکانمان سەنگەرەکانیان چۆل نەکردو ئەوانش سەنگەری زانست و تاقیکردنەوەکان چۆر ناکەن سەرڕای ناخۆشی باری داراییان و ئەو هێزی ناوخۆ پۆلیسیش کە لەبەر دەرگای قوتابخانەکانە بۆی مامۆستایان دڵنیا من لەوەی کە هەر سەرپێستێک لە هەر شوێنێک ببینن هێزی ناوخۆ لە پشتی ئەوانە پشتگیریان دەکاتن و ئێمە دڵنیاین تاقیکردنەوەکان ئینشاءالله بە پشتیوانی هەموو لایەک لە هەرێمی کوردستان بە سەرکەوتووی ئەنجام دەدرێتن و دەمەوێت دەستگاکانی ڕاگەیاندنیش داوایان لێ بکەم کە هاوکار بن لەو ماوانەی تاقیکردنەوەکان تۆزە کاتی پێ بدەن بۆ ئەوەی ژینگەیەک دروستکەن تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان سەرکەوتو بێت چونکە خوێندن و تاقیکردنەوەکان پەیوەندی بە هەموو ماڵێکی کوردستانەوە هەیە پەیوەندی بە ئایندەی ئەو وڵاتە هەیە بۆیە داوا لە ڕاگەیاندنەکان لە پەیامنێرە خۆشەویستەکان دەکەین کە ئەو پەڕی هاوکار بن بۆ ئەوە هاوکاری خوێندکاران و قوتابیان بکەن هاوکاری مامۆستایانی خۆشەویست بکەن زۆر سپاس لێستادا دەمگوی ئەوەیە و لە ڕابردوو شەم بەشێک لە مامۆستانی ناڕازی هۆشداریەوە هەنداوە لە کاتی تاقیکردنەوەکانی بەتەلۆریدا ئەگەر هەیە بایکۆتی دەوامکرد ئێوە هەڵوێستان چیە بەلەوباری و چۆن ئامادەکاریەکەن ئەگەر بارودۆخی کوا بێت پێشەوە پرسیارێکی تریشمەوەیە کە لە ماوەی ڕابردوودا باس لەوە دەکات کە چەندین ڕێگا هەیە بۆ قۆپێکردن لە کاتی تاقیکردنەوەکان ئێوە چۆن پڵان بەربەستێک گۆمەدابێت بەنسبەت بایکۆتکردن من دڵنیام لە مامۆستایانی کوردستان و چکە ئێستا لە سلێمانینە من دڵنیام لە مامۆستایانی خۆشەویستی سلێمانی ئەو هەفت ڕۆژەی تاقیکردنەوە هەفت ڕۆژ تاقیکردنەوەیە هەر ڕۆژی 3 سەعات دەکاتە 21 سەعات من دڵنیام مامۆستایانی خۆشەویست خەبات و ماندیبوونی خۆیان چەندین ساڵە ئەو 21 سەعاتە ئیلتیزام دەکەن بۆ ئەوەی نەوەکانیان منداڵەکانی سلێمانی ئاسوودە بن سەرڕای ئەو بارودۆخی کە حەقی خۆیتیان بەڕاستی و من دەمێت لێ ڕای بگەینم کە پارەی تاقیکردنەوەکانی خولی دووەمیش دابینمان کردووە و لەو هەفتەیە بەسەریان دابەش دەکرێت داوایان لێ دەکەم دووبارە کە ئەو 21 سەعاتە باوێنە سەر مێژووی سەروەریەکانی خۆیان بەنسبەت قۆپیەکردن ئێمە زۆر وەسائلی پێشکەوتوو دەگرینە بەر ئەوڕۆ لەگەر جەنابی پارێزگار باسمان کرد من نامەوێت ئێستا لە ڕاگەاندن باسکەین بەڵام ئومێدەوارم هیچ کەسیش پەنا بۆ ئەوە نەبات لەبەر ئەوەی ئێمە سزای تون بەرامبەر هەر خوێندکارە و هەر کەسێک لە ناو هۆڵەکان دەستی هەبێتن بۆ ئەو مەسەلە سزای توندیان دەدەین و هیچ شتێکیش ئەو کاتی دادی ئەوە نادەکە ئەو سزایان لەسەر هەڵبستیتن جگەلەوە یەکو باسم کرد ئێمەش زۆر وەسائل بەکاردێنین بۆ مەنعکردنی ئەو گزیانە و ئەو گزی وشتی نایاسایی بە هیچ نەوعاک ئینقازی تەڵەبە ناکاتن بە حەقیقات ساڵی ڕابردوو بینیتان ئەوانی یەکەم بوون لە ئاستی هەرێمی کوردستان منداڵە هەژار بوون یەکێکیان لە قوتابخانەکانی شاری هەڵەبجەی خۆشەویست بوو نە مامۆستای بەکرێگرتە بوو نە لە قوتابخانەیەکی نمونەیی بوو یەکەمی سەر کوردستانیش بوو ئەو کچە ئی دووەم لە گوندێکی بەردەڕەش بوو لە سنووری پارێزگای دهۆک ئی سێم لە هەولێر بوو ئەو کەسانە یەکەم دەبن دەرەجە دەینن ئەوانی منداڵە فەقیرن و ئەوانەی کە گزی ناکەن وأريد كان الاستكان وأريد الاستكان وشنكان وقتك شينا وقتها سن مشكلة ما هي بحقيقة مشكلة يكا أو أريد طبعا دراسة الدارة أو التعريف السلولي كوي روانات إذا كان قبل 20 ساعة حفظ يكون امتحانات أجري أولها من هم صاروا بالفطارش الصالونات بيسي بنيو كنا يتنسيبي إيمانه ما أقول ينصف كزديته فلان قاعة وفلان قاعة وينصف هو من ضالي وقت وكالة مكتبة كي يزيد مالي خوي وإيما شيء دي نبنياش نقول 20 ساعة وش من هل يتعوض كي سيد سوانا
مثلا هیچ تر نەچێتە ژوورەوە ئەتوانە قەڵەمش دەبینێکی طبیعی يعني ئەو شتانە هیچی نەستەش و جوزدا لەناو چی سەربردرێ یەکسەر قوبادکردنەوە ئەگەر